هەرچی گەنجە دەردێنی ئەم جوانیە سروشتیە و بێتەجمیل و دکتۆرە عەشقی تۆ بۆ من وەک فەرز و دەستوورە مەڕۆ بە تەنیا کچێش شێتت کردم بەو نیگە شەیتانیەت عەقڵت بەردەوە لێوت هەنگوینە و چاوت پڕ لە جادووە عەشقت لە دڵما وەک خۆر هەڵاتووە هیچ کەس ناتوانێ من لە تۆ دوور کاتەوە ئەماگری عەشقە بە ئاو ناکوژێتەوە مەڕۆ بە تەنیا کچێش شێتت کردم بەو نیگە شەیتانیەت عەقڵت بردەوە وەک دەستور و فەرزە مەڕۆ بە تەنیا کچێش شێتت کردم بەو نیگە شەیتانیەت عەقڵت بردم تەجمیل جوانی هێناوە نازانن خودە خۆی نەخشەی تۆی کێشاوە وەرە لام مەترسە لە قسەی دۆست و دوژمن با بزانن هەمووان تۆی تاقانەکەی